سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم میوانی ئەم هەفتەیەم توێژەر و دکتۆر و دەرهێنەری شانۆ کەسایەتێکی جوان لە دنیای هونەرە دکتۆر فازڵ. دکتۆرگیان بەخێر بێت و هیوادارین کاتێکی خۆش پێکەوە بەرینە سەر و سوودمەند بی بۆ بەرنامەکە و بۆ بینەریش. زۆر زۆر سپاسی تۆکەم. یەکسە حەزەکەم بۆ دەست پێ بکەم لە چ شارێک و لە چ کۆڵانێک یەکەم یادگاری تۆمار کرد؟ یەکەم یادگاریم بێگومان لە شاری کەرکووکە لەوێ لەدایک بووم. ئیتر هەموو یادگاریەکانی مناڵی و تافی گەنجێتی هەمووی ئەگەڕێتەوە بۆ شاری کەرکووک. ناوی کۆڵانەکەتانە بیرە ئەوەی کە؟ بەڵێ من لە گەڕەکی بەگلەر لەدایک بووم لە کەرکووک. گەڕەکی بەگلەر گەڕەکێکی تورکمانیە، ینی بەگەکان. بەگلەر ینی بەگەکان. لەو گەڕەکەیە لەدایک بووم، ینی سەرەتا هەر بە مناڵی بە زمانی کوردی و تورکمانی قسەمان کرد. پاشتریش لە قوتابخانە بە عەرەبی ئەمان خوێن، ئەمجا عەرەبیش فێر بووم. کەواتە من هەر لە مناڵیەوە بە 3 زمان لەسەر 3 زمان ڕاهاتم. ئەو کات کەرکووکیەکان زۆربەیان ئەوانەی ناو شار بە تایبەت بە 3 زمان قسەمانە کرد. لە سلێمانی پیانەوتن سێمەوت، ینی لە ڕۆژێکە لە ماڵەوە بە کوردی قسەمانە کرد لە قوتابخانە بە عەرەبی و لە ناو گەڕەکیش بە تورکمانی. ئەو سێمەوزەمان بەسەرا سەپا بوو. هەز ناکەی کورد زیاتر ئەو توانایی هەیە کە لە کاتێکە ئەتوانێت چەند زمانێک بۆ پێی کە جەنابەت چیتە دەرەوە تێکەڵاوی زۆر کۆمەلگا بووی. ئێمە بە قۆترین لەوەی کە بتوانین زووتر فێری زمان بین. ئەمە هۆکارەکەی چییە؟ من نازان بەڕاستیم بۆ خۆم، ینی هەر لە کۆنەوە لە کەرکووک بیرم لەوە ئەکردەوە باش ئەموت بۆچی ئێمەی کورد هەم عەرەبی ئەزانین هەم تورکمانی ئەزانین، بەڵام بە دەگمەن هەبوو. بۆ نمونە عەرەب هەر زۆر دەگمەن بوو، کوردی فێر بوو بێ، هەیە بە زۆر کەمن و فێربوونەکەیشان زۆر با بڵێن کۆنتترۆلی زمانەکان نەکردووە. تورکمان کەمتر ئەیانتوانی بە عەرەبی و بە کوردی قسە بکەن، بەڵام لەناو ئێمەیان نەکەر ئەوەندە. بۆ نمونە گۆرانی بێژمان هەبوو بە کوردی و بە عەرەبی و بە تورکمانی گۆرانی وتووە. بۆ نمونە سەلاح داودە گۆرانی جوانەکانی بە تورکمانی هەموو کەسێک ئەزانێکانی چۆن گۆرانیوە. یا بڵێن عەلی مەردان مەقاماتی بە عەرەبی هەیە، بە تورکمانی هەیە و بە کوردیش هەیە، بەڵام ئەوان لە حەقیقەتە ئەو بڵێن چی بەنسبەت عەرەبەکان چی بەنسبەت تورکمانەکان یان ئاشوریەکان ئەو کۆنتترۆڵیان بەسەر زمانە نەئەشکاوەکەوەی کورد هەیە بوو. لە ئەوروپایش ئەوەندەی من ئاگدار بم کوردەکان لە فێربوونی زمان یەکێکن لەو میلەتانەی کە ستایشەکرێن. بۆ هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە بە حقیقەت ڕەنگە لەبەر ئەوە بێ کە زمانی کوردی بەنسبەت ئەوروپاوە زمانێکی هندی و ئەوروپیە، ئێمە هاوبەش وشەی هاوبەشمان زۆر هەیە لەگەڵ زمانە ئەوروپایەکان، تەنانەت لەگەڵ زمانی ڕووسیش. ئەو پیتانەی کە هەمانن لە زمانەکانی زمان ئەوروپایەکان هەن وەکو لەگەڵ ئیسپانیش. بڵێ لەگەڵ هەمویانە بەدڵنیاییەوە. ساڵی چەند بڕیارەدا بچێتە دەرەوەی کوردستان و هۆکارەکە ساڵی 80 بوو دەرچووم. هۆکارەکەی شەڕی ئێران و عێراق و بارودۆخی سیاسی بوو کە ئیتر نەمتوانی بمێنمەوە. پێشەوە لە سلێمانی بووم، لە زانکۆی سلێمانی کارمە کرد وەکو ڕاهێنەری شانۆ. لە تیپی نواندنی سلێمانیش چالاک بووم، خەریکی کاری شانۆیی بووم. 2 شانۆگەریم خستە سەر تەختەی شانۆ، بردی ئارتا و دووڕک. خەریکی سێمیان بووم، چیرۆکی دکتۆر پاڵمە. لەوەیە ئیتر دەرچووم و جێم هێش. پاش من ڕەوانژاد هاوڕێی خۆشەویستم کاک جیهاد تەواوی کرد. ڕۆحی شاد بێت. هۆکاری سەرەکی هەر ئەو بەڕای جەنابە هەر و هۆکارێک کە لە ئێستا گەنجەکانمان پاڵنەرە بۆی بڕۆن بۆ ئەوروپا بژین، یعنی هەمان هۆکارەیە هۆکارەکان جیاوازن؟ هۆکارەکان جیاوازن. یەکەم من هەر کاتێککە قوتابی بووم لە ئەکادیمی هونەرە جوانەکان ئارەزووی ئەوەم هەبوو، خەونی ئەوەم هەبوو لە ئەوروپا خوێندن تەواو بکەم. ئەمیش بەڕاستی ئەمیش خوێندنی شانۆ بە شێوەیەک بێت ئەکادیمیانە بیکەم. یعنی هەر زۆر منێکێکم لەوانەیە کە زۆر بە دوای پیشەمەندێتی و بە دوای ئەکادیمی بوون
ڕۆیشتم ینی با بڵێن هەرکە قوتابی بووم لە ئەکادیمی هونەرە جوانەکان ئاڵودەیش خوێندن بووم لە رووسیا چکە قوتابخانەکان با بڵێن گرنگترین دوو قوتابخانەی بەرجەستەکردن چی لە ئەکتینگ و چی لە دەرێنان ئەوە هەموو ئەزانین کە دوو قوتابخانەی ستانسلافسکی و مێرهۆڵدا بە هۆکاری ئەوەی من هەر لە سەرەتاوە کە چوومە ناو دنیای شانۆوە بیرم لەوە ئەکردەوە کە شانۆ ئەبێ پرۆسەیەکی دینامیک بێ لەسەر شانۆ با بڵێن ئەکتەر ئەبێ بە جۆرێک ڕفتار بکە بە جۆرە نمایش بکە کە دینامیکەتی هەبێ کە جەستەی باش بەکاربێنێ کە جەستەیەکی بینراوی هەبێ لەسەر شانۆ پڕ بێ لە وزە ئەم قوتابخانەیەش زۆرتر لە لای مێرهۆڵد زیاتر ئەشکایەوە هەتا ئەوەی لە ستانسلافسکی کە قوتابخانەکەی دەرونیە و پێوتر ڕیالیزمی با بڵێن دەرونی یان سایکۆلۆژی جا پێش ئەوەی بگەمە مایرهۆڵد من بە حەقیقەت زۆر خولیا و هەواداری شانۆی برێخت بووم یعنی ئەو کات برێخت زۆر باو بوو و من کاتێکی زۆرم تەرخان کردبوو چی بۆ خوێندنەوەی شانۆنامەکانی و چی بۆ خوێندنەوەی تیۆریەکانی ئەو کتێبانشی کە لەسەری نووسرا بوون و ئەوە بوو خۆشببختانە لە ئەڵمانیاوە یەکێک لە پسپۆرە گەورەکانی شانۆی برێخت و بەرپرسی شانۆی بەرلینەر ئەنجامبڵ هات بۆ بەغا هەفتەیەک لە ئەکادیمیە وەرکشۆپی کرد و سیمیناری گێڕا من ئەو سیمینارەی ئەو بۆ من سەرچاوێکی زۆر زۆر گەورە و بە نرخ بوو کە بچمە ناو شانۆی برێخت پاشتر کە قوڵ بوومەوە لە برێخت و ئەمجا کە گەیشت کە دەرسم لە کوردستان و گەیشتمە دیمەشق بۆ یەکەم جار کتێبێکی کتێبە سەرەکیەکەی میرهۆڵدم بە عەرەبی خوێندەوە ساڵی 1970 ئیتر ئەوە وای لێ کردم کە دوای ئەو ڕێبازە بکەون ئەمجا تێگەیشتم کە سەرچاوی ڕاستەقینەی برێختیش هەر لەوەیە. خۆشببختی تۆ چی بوو کاتێکە یەکەمجا کتێبەکە و گرت بەدەستەوە بۆنی کتێبەکەت کرد و ئەو شتە لەم وڵاتەیە دەست نەئەکە و لەو کاتەیە هەستێکی چۆنە هەبوو؟ ڕاستەکەی یعنی ڕەنگە زۆر بڵێی بێ بڵێم کە خوێنمەوە ئەمت هەندێک لەو شتانی کە لێرە هەن من بیرم لێ کردوێتەوە خۆم بیرم لێ کردوێتەوە یعنی باوەڕم نەکرد کەسێکی کە بێ ئاوا دایڕشت بێتەوە بەو قوڵیە و بەو تیۆری شێوازە تیۆریە ئەوە شادیەکی زۆر زۆری بە من بەخشی وا ئەزانم لەوەشەوە لەو خوێندنەوەیەوە لەو ئاڵوودەبوونەوەیەوە من چارەنووسم وەکەوەی بڵێ دیاری کرا کە ئیتر ئیش بکەم لەسەر ئەو ڕێبازە پاشتر ئەوە بە خۆشببختانە دکتۆرام لەسەر کرد هەر لە رووسیا لە وڵاتەکەی خۆی لەژێر دەستی باشترین پرۆفیسۆر باشترین شارەزا لە مایرهۆڵد کە ئەڵێ گالینەتیتۆڤە لە رووسیا لە بواری ئەکادیمی دیارەکیەیە کە لە هەموو تەمەنیا 3 قوتابی دکتۆرای هەبووە من دووەمیان بووم. زۆر زۆر شانازیە بۆ ئێمەش بە هەمان شێوە کە کەسێکی وکو تۆ توانی بێتی بگا بەو شوێن و جێگایە بەڕاستی ئەمە جێی ڕێز و تەقدیرە. دکتۆر لە بینی دەرهێنان و نواندن تۆ دەرهێنانە هەڵبژار تۆ کارەکەی چی وایە نواندنت تاقی کردەوە زانی و کە ناتوانی دیا چۆن؟ من بێگومان ئەکتەر بووم ئەکتینگم خوێند ینی ئەو 4 ساڵە لە ئەکادیمی هونەرە جوانەکان لە هەفتاکان سەرەتای هەفتاکان ئەکتینگم لە بەغا خوێند لەژێر دەستی باشترین مامۆستا کە سامی عەبدولحەمیدە ینی سامی عەبدولحەمید هەموو کەسێکە زانێ ئەگەر باشترین ئەکتەر نەبوو بێ لە شانۆی عێراقیە لە سەردەمی خۆیان یەکێ بوو لە باشترین ئەکتەرەکان بۆ خۆی ئەکتینگی خوێندبوو لە ئەکادیمیی مەلەکی ئەکادیمی شاهانەی لەندەن پێوترە کورتکراوەکەی ڕادەیە کاڵێ ڕادە ئیتر هەموو ئەکتەرە باشەکانی بەریتانیا بە هۆپکینزەوە وەنیە هەموو لەوێ خوێندیویانە سامی لەوێ خوێندی بووی کە هاتەوە ئێمە زۆر زۆر سوودمان لێبینی 3 ساڵ لەسەر یەک دەرسی بە من گوتوەتەوە ئەنی بۆیە بە خولەکەی ئێمەیانە گوت خولی سامی عەبدولحەمید قەزمەوەی ئەکتینگمان لەژێر دەستیەوە خوێن ئەمجا خاڵێکی کەیشەیە زۆر گرنگە من هەر لە مێردمناڵیمەوە لە هەرزەکاریمەوە چوومەتە ناو شانۆی قوتابخانە ینی بڵێن من کوڕی شانۆی قوتابخانەم کە چوومە ئەکادیمی هونەرە جوانەکان بە ڕێکەوت ڕێم نەکەوتە ئەوێ یا بە دەرەجە ناوم لەوێ دەرنەچوو نا
خەونی من ئەوە بۆ بگەمە ئەوێ کە گەیشتمە ئەوێش هەر با بڵێن بە دەرەجەوە نەگیرام دەرەجەکەم کەم بوو بەڵام ئەو ساڵە خۆشبەختانە بڕیاریاندا 20 کەس بە بەهرە وەربگرن پێیانەوت مەوهوبەکان بە عەرەبی من یەکێ بووم لەو بیستە کە بە مەوهیبە وەرگیرام بۆیە ئەتوانم بڵێم کە لە خوێندنم لە ئەکادیمی هونەرە جوانەکان قۆناغێکی زۆر گرنگ بوو لە با بڵێن لە بەهرەی نواندنمە لە ژێردەستی سامی عەبدولحەمیدیش کە شانۆگەریەکی زۆر بەناوبانگی دەرهێنا بە ناوی کۆچبەری بریسبان بە عەرەبی مهاجر بریسبان من دەوری سەرەکیم تیابینی لە ژێردەستی سامی عەبدولحەمید کە بۆ من ئەزمونێکی زۆر گەورە بوو و پێشیان گوتم وتیان تۆ ئەبێ وەکو ئەکتەر بەردەوام بیت یعنی ئەوە ینی بەس خەونی خۆ نەبوو کەواتە خەونی تۆ من تەسەورەکەم شتێک ڕوویدا ئەوش ئەوەی کە هاتمە سلێمانی یەکەم شانۆنامەی خۆم خستە سەر شانۆ ئیشم لەسەر کە لە تیپی نواندن ئەوی شانۆنامەی پردی ئارتا بوو شانۆنامەکە زۆر ستایش کرا زۆری لەسەر نووسرا بۆ ماوەیەکی زۆری لەسەر نووسرا ئیتر بە ئەرێنی و بە دەرێنی یعنی با بڵێن پۆیلەمیکێکی دروست کرد گفتوگۆیەکی زۆری دروست کرد من پێم وایە پێشتر هیچ شانۆنامەیەکی کوردی ئەوەندە گفتوگۆی لەسەر نەکرا بوو ئەوەی سەلمان بۆ من کە من ئەکرێ ببم بە دەرهێنەرێکی جیاواز ناڵێن باشیان خراپ ئەویان لێ ئەگەڕێم بەڵام جیاواز لەوەکانی کە و دەوروبەریش ئەویان سەلمان کە من دەرهێنەرێکم ئەو تایبەتمەندێتیم هەیە و باشترە بەردەوام بم پاشان بۆکو شتێکی خۆپەرستانەش بیرم کردەوە ئەگەر تەنیا ئەکتەر بم ئەبم بە یەکێک لە ئەکتەرەکان ڕەنگە یەکێ بم لە ئەکتەرە باشەکان تەواو بەڵام ئەگە دەرهێنەر بم ئەزانم وەکو دەرێنە تایبەتمەندێتی خۆم ئەبێت بڵێ تازەگەری و تایبەتمەندێتی و لەگەڵ باری بڵێن ڕۆشنبیریم ئەگونجا لەگەڵ هزر و بیر بێگومان دەرهێنان ئەوەت بۆ ئەڕەخسیانەیە ئەگەر خوێنەر بی ئەگەر ڕۆشنبیر بی ئەگەر کەسێکی بە ئەزمون بی جا هەڵکەوتوو بی دیدگای تایبەتی تەبێ و جیهانبینی تەبێ وەک دەرهێنەر باشترە ئیش بکەیت من ئەتوانم بڵم لەو گەنجێتیە هەندێک لەو تایبەتمەندێتیانە و بڵێن ئەو سیفاتانم تیا بوو بێت ڕەنگە لێرە یەک پرسیار ینی هات بە مێشکما وەکو دکتۆرێک وەکو توێژەرێک چۆن ئەیبینی کاتێک کە کەسێک ئەکتەر نیە و زۆر بە ئاسانی سێری کارەکە کات یعنی مەسەلەن توانای هەیە لەوانەیە بەس بە خێوی نەکردووە جاری وای ئەکتەری ترە بینێت لەسەر شاشە بێت لەسەر شانۆ بێت لەسەر هەر شوێنێک بێت ئەڵێ بۆ ڕێنیان ئێمەش بین و خەڵک وازانێ هەموو کەسێک ئەتوانێت ئەکتەر بێت جوابی تۆ بۆ خەڵکانە چیە کە ئەڵێن هەمومان ئەتوانین ئەکتەر بین کارێکی زۆر ئاسانە من لەگەڵ ئەوە نیم بێگومان ئەکتین لای من ئەکتین قورسترین و سەختترین هونەرە بۆ چکە لە ئەکتینگا لە مرۆڤ بەگشتی چوار ڕەهەندی هەیە ڕەهەندی بڵێن ڕۆحی ڕەهەندی زەینی مێشک و عەقڵ و بیرکردنەوە و ڕۆشنبیری ڕەهەندی دەرونی سایکۆلۆجیا و دەرونی ئەمجا ڕەهەندی جەستەیی ئەکتەر تاکە هونەرمەندە کە کاری کرد ئەبێ هەر چوار ڕەهەندەکە بەکاربێنێت ئەمەش قورسە زۆر نیگارکێشێک خۆی دوورە لە مادەکەیەوە لە کەرەستەکەیەوە ئەمجا ئەکتەر جگە لەوەیش خۆی داهێنەرە و خۆشی کەرەستەکەیە بۆ نمونە نیگارکێشێک کەرەستەکەی ڕەنگەکانە خامە فڵچەیە میوزیسیانێک کەرەستەکەی کەمانجەکەیەتی لەوێ دانراوە پیانۆکەیەتی لەوێ دانراوە بەڵام ئەکتەر جا نابێتەوە لە خۆی ئەکتەر خۆی کەرەستەکە خۆی داهێنەرەکەی و خۆشی کەرەستەکەیە ئەمە زۆر قورسە زۆر سەختە بۆ ئەو کەسانەی کەوا ئەزانن ئەکتین ئاسانە و یا تەنیا لاساییکردنەوەیە و نەخێر ئەکتین قورسترین و سەختترین هونەرە بەڵام کێشەکەمان لە چیە ئێمە لە شانۆیە یەک کێشەمانەیە زۆر سەختە ئەویش ئەوەیە کە هەر کەسێ بێ بڵێ من ئەکتەرم تۆ ناتوانانی ینی بیسەلمێنی کە ئەزانێ یان نازانێ پێوەرێکمان نییە بۆ نمونە میوزیسیانێک هەوڵەیەکێک دێ ئەڵێ من مۆسیقا میوزیسیانم یا مۆسیقا ژەنم دۆڵێ فەرمەوە کەمانجەیەک و دەی با بزانێ
توانێت تاقیب بکەیتەوە بەس ئێمە ناتوانین تاقیب بکەینەوە ئەی ئاینن موزیسیانەکە ناتوانین پێی بڵێن ئەوە شانۆکەی و مەسەلەن دیمەنێکمان با ببین من مەبەست بۆیە لە بواری پیشەکەی خۆی لە بواری پیشە سازەکە خۆی ئێمە کاتێکی زۆرمانەیە بۆی بزانین فلانە کەس ئەکتەرە یان ئەکتەر نییە ئەبێ پرۆڤەی لەگەڵ بکەن ئەبێت تا بەڵام ئەوەی ئەوان تاقیکردنەوەکەی یا بەنسبەت نیگار کێشیەوە مامانشە پێڵی زۆر بە ئاسانی دانیشە وێنەی سێوێکم بۆ بکە یەکسەر دەرەکەوێ نیگار کێشە یانە بەس ئێمە ئەو تاقیکردنەوە با بڵێن ڕاستە و خۆیە با بڵێن حاشا هەڵنەگرە بنج بڕەمان نییە بۆیە پیشەکەی ئێمە پیشەیەکی سەختە پیشەیەکی ئاسان نییە خەڵکۆ ئەزانێ خەڵکیش بەگشتی ئەوانەی پیشەمەند نین ئەوانەی پسپۆر نین زۆر جار تێگەیشتنیەکی زۆر ساکار و سادەیان هەیە دەربارەی ئەکتینگ بەڵام تا ئەو کەسە خۆی نێتە سەرشانەوە ڕۆڵ نەبینێەوە لەگەڵ ڕۆڵێکی سەختە ململانێ نەکات ڕوبەڕووی نەبێتەوە بۆی ناسەلمێکە ئەکتینگ چەند سەختە زۆر ڕاستە لە زۆربەی شانۆگەریەکانت لە دەروی کوردستان ئەکەیت هۆکارەکەی چییەکە بەتایبەت لە مەغریب هۆکاری ئەمە چییە؟ بن هەر لە سەرەتاوە ینی بڵێم لە کەرکووکەوە ڕاستە من کوردم بەڵام من بە تەنیا شانۆکارێکی کورد نیم من ئیشم کردووە بە عەرەبی ئیشێکی زۆرم بە عەرەبی کردووە ئیشم کردووە بە ئینگلیزی نمایشم هەیە بە ڕووسی نمایشم هەیە بە سویدی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ینی بڵێم بۆ کەسایەتی خۆم یا بۆ ئەو تۆزە توانایی کە هەمە نەختێکە بەڵام زۆر زۆرە بەڵام ئێتەوە گەڕێتەوە بۆ خۆم بۆ پێشم زۆر پێم خۆشە کار لەگەڵ کولتوری جیاواز لەگەڵ فەرەنگی جیاواز بکەم بە تایبەت لەگەڵ ئەکتەری جیاواز ینی بۆ من ئەکتەری تونسی یا مەغریبی زۆر جیاوازە لەگەڵ بڵێن ئەکتەری ئینگلیز ئەکتەری ئینگلیز تایبەتمەندێتی خۆی هەیە بە بەراورد لەگەڵ ئەکتەری سویدی ئەکتەری عەرەبی جیاوازە لەگەڵ ئەکتەری کوردی لە هەموو شێوازێک کە تەماشایانەکەی بە هەموو لێڤڵێک و بە هەموو ئاستێک تەماشاکە ئەم جیاوازیە کولتوریە لە ناو هونەرە سوودە بەخشێتە دەرهێنەر بۆ نمونە ئەکتەری مەغریبی زیاتر ئەتوانێت بجوڵێتەوە زیاتر ڕیتم لە ناو مێشکایەتی شێوازێکی مۆسیقی هەیە لە ئەداکانێ ئەویش لە شارێکە بۆ شارێکە گۆڕێ پێوەستە بە کللتوری وڵاتەکەەوە بۆ نمونە شاری مەراکش ئەو ئەکتەرانەی من کە لە مەغریب کاریان لەگەڵەکەم ینی ئەکتەرێک خەڵکی مەراکش بێ یەکسەر ئەی ناسمەوە بۆچکە لە مەراکش گۆڕەپانێکی گەورانەیە پێوترێ ساحت الفەنا ئەلەوەیە خەڵکێکی زۆرە بینی یاریەکەن و تا بڵێن حکایەت خوانی و حکایەتە گێڕنەوە چیرۆکە گێڕنەوە شی سەیسەریان مەیمونیان هەیە ماریان هەیە هەمویان بەردەوام لە جوڵەیە ئەکە دێتە کۆلیجی شانۆ یەکسەر مەراکشەکان ئەناسرێنەوە زۆرتر یانی باڵێن جەستیان ئازادترە باشتر بەکاریێن زۆر ڕاستە سلێمانی چیە گەێنێت؟ سلێمانی زۆر شتەگەێنێ بۆ من ینی خۆشەویستی ئەمجا کاری هونەری ئەوەی کە زۆر گرنگە لە شانۆکاران لە سلێمانیە بە تایبەت گەنجەکانیان وزەیەکی زۆریان هەیە جۆش و خۆش و حەماسەتێکی زۆریان هەیە بۆ کار هەروەها هاو ئاهەنگی و هاریکاری یەکتریش زۆر ڕاستەیە بە بۆچوونی تۆ کە ناونراوە شاری ڕۆشنبیری هونەر ئایا ئەم ناوە خۆی ئەبینێتەوە لە سلێمانیایە هیچ هاوکاریەک نییە بۆی کە ڕنگانەوەی ئەم نازناوە هەبێت خۆی نازناوەکەی کە پێ دراوە بە سلێمانی لەبەر ئەوە نییە بڵێن با بڵێن وزە و توانا و ئیمکانیاتێکی زۆری بۆ تەرخان کرابێ بۆ ئەوەی ببێ بە شاری ڕۆشەمیری با بڵێن لەناو پلانە هەبێ ئێستا بۆ نمونە لە ئیمارات ئەوەی کە پێوتێ شاری ڕۆشنبیری ئیمارەی شاریقەیە بە شاریقا یعنی بودجەیەکی زۆر گەورەی بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی کاری هونەری بکە هەیئەی عەرەبی کە دروست کراوە بۆ هەموو شانۆکانی وڵاتە عەرەبیەکان نێوەندەکەی لەوەیە مەرکەزەکەی لەوەیە ئەمە یعنی با بڵێن لە پلانی دەوڵەتایە کە ئەمە شاریقە ئیشی ڕۆشنبیری بکە نەک بۆ ئیمارات بەتەنیا بۆ هەموو وڵاتە عەرەبیەکان یعنی با بڵێن شاریقە خاوەنی
گەورەترین فیستیڤاڵی عەرەبیە هەر ساڵی لە وڵاتێکی عەرەبیش ئەیکا لە پایتەختێک مەبەسم لێرە چییە سلێمانی ئەوەی بۆ نەکراوە بەڵام ئەوەی کە هەیە خەڵکەکە خۆی بنیانی خەڵکەکە پێکهاتەی خەڵکەکە مێژووی ئەو خەڵکە کەی تا هەڵکەوتووە چەند هونەرمەند و چەند ئەدیب و چەند ئەو بزافە ڕۆشنبیریە دینامیکەی کە هەیە ئەو نازناوی ئەدات ئەو بینەرە جوانش کە بینەرش کە هەیە بۆ نمونە لەم ڕۆژانەیە کە نمایشی ڕۆمیۆ جولیێتمانە کرد یەکێک لە گرنگترین ڕەخنەگرانی عەرەب ئەواد عەلی مامۆستا ئەواد عەلی کە چەندین کتێبی هەیە لەسەر مەسەلەی وەرگرتن تەلەقی و مەسەلەی بینەر کە هات وتی من لە هیچ وڵاتێکی عەرەبیە ئەم بینەرەم نەبینیوە کە لە سلێمانیە بە تایبەتی کە لە ڕۆمیۆ جولیێت دانیشت بوو تەماشایە کرد سەعاتێک و 40 دقە گوتی سەعاتێک و 40 دقە من گوێم لە کۆکەی یەکێکنەوەی کە بکۆکێ بتەنیا زۆر ڕاستە ئەوە پێم خۆشە بینەرانیش لەواتای قسەکەم تێبگەن ئەکتەرێکی شانۆ 5 مان 6 مان لەسەر تەختەی شانۆ کارەکات ڕۆژانە ڕات بۆ پرۆڤا تەکسی بێت سیاری خۆت بێت هەرچیەک بێت لە کۆتاییە بە کۆی گشتی کە وەزارەتی ڕۆشنبیری سەرفیەکات بۆ شانۆکارێک 400,000 کە ئەممان پارەیە باوەڕم پێ بکەکری هاتوچۆ ناخواردنەکەش زۆر ئەمە بێجگەلەوەی کە پێویستی بەوەیە مارکتینێکی باش بکە بۆ شانۆگەرەکە پێویست بۆ ئێستا پەنا ئەبینە بەر پرۆدیوسەر بدۆزینەوە لە شانۆکانە تۆ چۆن بتوانیت کارێکی شانۆی هەبێت چۆن پرۆدیوسەرێک ڕازیەکەی کە بێتە ناو کارەکەەوە ئایا ئەگەر بێتە سەر و کاتی کە خۆت مارکتین بکەی بۆ شانۆگەرێکەوە ئەمە پرسیارێکی زۆر بە ئاسانی وەڵامی ناتۆم وەڵامی بەمەوە بۆ چونکە پرۆدیوسەرەکان ئەوانیش ینی با بڵێن دیدگای ئەوان بۆ شانۆ چییە ئەوە زۆر گرنگە ینی ئەوەی ئێمە هەمیشە ئەڵێن ئەوەی لەسەر شانۆ پێشکەشەکرێ مەرج نییە شانۆ بێت ئەوەی لەسەر شانۆ پێشکەشەکرێ مەرج نییە هەمیشە شانۆ بێ لەبەرەوە پرۆدیوسەرەکان زۆر جار تەماشای ئەوەکەن بۆ نمونە مەرجیان هەیە مەرجەکان زۆر جار هونەری نین ینی ئەگەر ئێمە لەو مەرجە هونەریانە دەست هەڵگری نابێنە خوارەوە بێگومان پرۆدیوسەر ڕەنگە زۆرتر بێ کەم جار ڕێکەکەوێ پرۆدیوسەرێک تەنیا بە مەرجی ڕۆشنبیری و هونەری ئێستاتیکی جوانکاری شانۆ ڕازی بێت ئەمە کێشەیەکی گەورەیە لە ئێستاە بەڵام بۆ خۆشبەختانە مەسەن بۆ نمونە ئەم جارە لە ڕۆمیۆ جولیێت کە لەگەڵ دکتۆر ڕسوول قسەمان کرد ئەو مەرجی با بڵێن لە مەرجە هونەرەکە تێگەیشت لە پرۆسە ڕۆشنبیرەکە تێگەیشت یا دەستگای کەریمی ئەلەکە ئەمە بۆ ئێمە کە هاتنە پێشەوە ئێمە وتمان هیچ با بڵێن ئێمە هیچ شێوازێکی بڵێن کۆمەرشیال یا تجاریمان نییە بۆ ئەوەی مارکتینگ بۆ ئەم ئیشە بکەین ئەمە شەکسپیرە و پێشکەشیەکەین بەو شێوەی کە شەکسپیر پێشکەش ئەکرێ نووسیوێتی و بۆ شێوەش پێشکەش ئەکرێت ئەمە زۆر گرنگە وای لێ ناکەین بیشێوێنین بۆ ئەوەی خەڵک ئەچۆنێ بێ چێژی لێ وەرگێ ئەگەر ئێمە بتوانین ئەم دقە با بڵێن خیانەت لە نووسەرەکەی نەکەین خیانەت لە دقەکە نەکەین لایەنە هونەرەکەی بەقەدەر ئیمکان بەپێ ئەوەی ئێمە بەپێ توانای ئێمە وا پێشکەشی بکەین خەڵک حەزی لێ بکە ئەوە معناوی ئێمە سەرکەوتنمان بەدەست هێناوە گرنگە ئێمە بەرامبەر بە سپۆنسەرەکان ئەم مەرجە لەدەست نەدەین ئەو مەرجە بیکەین بە مەرج ئێمە لایەنە هونەرەکەی ناکەین بە قوربانی لایەنی ئەوەی خوتوکەی خەڵک بین بێ پێ بکەنێ یا تەنیا بێت چێژ وەرگێ با چێژ وەرگێ بەڵام چێژ لەگەڵ بیر چێژ لەگەڵ هێزر چێژ لەگەڵ با بڵێن پرۆسێکی لە پرۆسەیەکی هونەریە ئەجا ئێمە گرنگەوەی ئێمە شانۆکاران بتوانین ینی کار لە دوای کار سپۆنسەرەکان تێبگەێنین کە پرۆسە ڕۆشنبیرەکە هونەریەکە جوانکارێکە ئەوی کە با بڵێن ئێستاتیکەکە نەکەین بە قوربانی ئەوەی کە هەرچۆنێ بووە بینەر ڕابکێشین بینەر ئەبێ ڕابکێشین بە مەرجی هونەری خۆمان نەک بە مەرجی بڵێن میلی ئەوان زۆر ڕاستە
باسی ئەو لایەنەمان کرد بینە سەر لایەنەکەی تری کە ئەو کەسانن کە ڕەخناگرن لە کارێکی شانۆیی بە بۆچوونی تۆ هەموو کەسێک ئەتوانێت ڕەخنە بگرێ لە کارێک بە مەرجە ئەوەی کە من زۆر بینەرێکی شانۆم بێم ڕەخنە بگرم یاخود ئەبێ کەسی پسپۆر لەو بوارەیە دانیشە ڕەخنە بگرێ خۆی ڕەخنە بە وەکو مەدانی خۆی بێگومان ئەبێ پسپۆڕێتی تیابێت ئەوە ئەمە زانڵێن فڵان کەس ڕەخنەگرە بەڵام ڕەخنەگر چۆن ڕەخنەگرێت ڕەخنەگر پیشەیە ڕەخنەگرتن پیشەیە پسپۆڕێتیە ئێمە ئەو پسپۆڕێتیمان تا ئێستا نییە هەیە ئەنووسەیە ڕۆژنامە نووسە وەک ڕۆژنامە نووسێکە نووسێ یا با بڵێن ئەندێشەی خۆی و بیر و بۆچوونی خۆی دەربارەی ئەو نمایشە ئەنووسێ ئەوە ئەکرێ بەڵام هەر ناچێتە ناو بڵێن ناو چوارچەوەی ڕەخنەی زانستی یان ڕەخنەی بابەتیانە یا ڕەخنە وەکو پیشە ینی بۆ نمونە من بڕۆم بۆ با بڵێن بڕۆم بۆ نمایشێک یا با بڕۆم بۆ ئاهەنگێک با بڵێن دوور لە شانەوە بڕۆم بۆ کۆنسێرتێکی مۆسیقا من بۆم هەیە بنووسم ئەم کۆنسێرتم بەدڵ بوو باش بوو لە ئێستاە باش بوو بۆ خەڵک باشە ئەمە هەمووی گشتیە ئەمە هەمووی گشتی هەمووی ئەبێ تەنانەمیش ئەتوانم ئەوە بنووسم بەڵام ڕەخنەگر کە هاتە ناو بواری ئەوەی بڵێ ئەم دەرهێنانە باش نەبوو ئەم ئەکتینگە باش نەبوو مۆسیقا لە شوێنی خۆی نەبوو دیکۆر خراپ بەکارهێنرا جلوبەرگوان نەبوو ئەمە ئیشی پیشەمەندە ئەمە لەو حاڵەتەیە با بڵێ من گوێ لەو ڕەخنەگرە ناگرم بێ بە من بڵێ دەرهێنان وا بوو یاوانە بوو بۆ چکە من دەرێنانم خوێندووە من دەرهێنەرم من با بڵێم پسپۆڕەتی وەرگرتووە ئەمە لای ئێمە لەم بوارە کێشەمان هەیە بۆیە بە هیوای ئەوەی ئەو ڕەخنەگرە بێتە گۆڕێ یا لە دایک بێ لە کوردستانە کە شانۆی خوێندی بێ کە پسپۆر بێ لە بوارەکە کە هەروەها وەکو ڕەخنەگریش با بڵێن تیۆریەکانی ڕەخنە بزانێ قوتابخانەکانی ڕەخنە بزانێ و لەسەر شانۆی کوردی ئێستا نمایش بکە ئەگەر ڕەخنەگری وایە بێ بێگومان زۆر ڕۆڵێکی گرنگە بینێ جێی دەستخۆشی ڕۆڵێکی زۆر گرنگە بینێ و ئەم بزافە شانۆیە با بڵێن کۆرپەیە بە هەروە بڵێن ئێمە کۆرپین بەنسبەت مێژووی شانۆ کە بۆ 3,000 ساڵ ئەڕوا ئێمە ئەو پەڕی بۆ 100 ساڵە گەڕێنەوە باشە ئێمە زۆر پێویستمان بە ڕەخنەگری وایە ئەمە ئەوی تریان یعنی بڵێن خەڵکێک دێت نمایشە بینێ دوایی پێی بەدڵێتی بەدڵینە ڕەخ ناگرێ ئەڵێ ئەوە ئەوە نەبووە ئەو ئەکتەرم بەدڵە ئەو ئەکتەرم بەدڵنیە بێگومان ئێمە گوێ لەوەش ئەگرین ئەم بۆ خۆم گوێ لە هەموو سەرنجێکە گرم و هەموو سەرنجێکشم پێ قبوڵە بەڵام معنای ئەوە نییە گوێ لە هەموو سەرنجێکە گرم بەو معنایش نایە کە قبوڵمان بێت ئێمە ئەزانین کە ئەو سەرنجە لە چیەوە دێت لە باشەکانی وەرەگریتوەوەی تریوازانی لە زانیاریەوە دێ لە نەزانیاریەوە بۆ نمونە شارۆنامێکی وەکو ڕۆمیۆ و جولیێت یەکێ دێ ڕەخناگرێ پێشتر ناوی شەکسپیری بیستووە بەس هیچی لێ نازانێت بێگومان ئەوە ئەبێ ئێمە ئەوە بزانین ئایا ئەمە چۆن ئەتوانێت ڕوبەڕووی نمایشێکی شەکسپیر بێتەوە چۆن ئەتوانێت ڕەخنەکەی تاکوێ ئەڕوا ڕەخنەکەی ئایا لە سنووری تەنیا چێژی لێبینی یا چێژی لێ نەبینی بێگومان ئەوە لە حاڵەتی پیشەمەندێتی فەرقەکە جیاوازە بۆ نمونە خەڵکەکەی حەزان لە مۆسیقایە بەڵام ئەگە بێتهۆڤن یا مۆزارت یا چیکۆفسکییان بۆ لێ بدەین حەزی لێ ناکە معناوە نیە مۆزارت و چیکۆفسکی خراپن ئەم خۆی زەوقەکە ئەوەیە شمشاڵی شوانێکی پێ باشترە ینی با بڵێن دەیەک با لە دەیەکی کوردستان شایی بکەن بڕۆین سەمفۆنیەکی مۆزارتیان بۆ لێ بێت حەزی لەکەن یا حەزەکەن شمشاڵ یەکێ بێت دۆڵۆزڕنایان بۆ ئیم بکە یا باڵە باڵەبانیان بۆ لێ بە کامی زیاتر چێژ لێ وەرەگرن ئەوی دوم بەس معنایەوە نێرە حاڵت ئێمە بڵێن بتۆڤن یا چیکۆفسکی ئاستی نزمە بۆ چکە حەزیان لێ نەکرد بۆ چکە چێژیان لێ نەبینی ئەمە لێرەیان ڕەخنە زۆر ڕۆڵە بینێ ینی با بڵێن من جارێک ڕەخنەم لە ڕەخنەگرێ گرت وتم پسپۆر نیە عاجز بوو وتیان بەس زۆر نمایشە بینێت زۆر نمایشە بینێ وەکەوەی من بڵێم ڕۆژانە هەموو ڕۆژە سویچی کارەبا داگیرسێنمەی کوژێنمەوە وەڵام معنای من پسپۆرم لە کارەبا نابێت یا بۆ نمونە من زۆر سەفەرەکەم زۆر سواری تیارەیشە بم ئەبێ لەسەر تیارە بنووسم بۆ چکە زۆر سواری تیارە بم ئەمانە زۆر لە هوەرە ئەو شتە ڕوئەیە زۆر سێرە چکە چێژی تایە
بۆیە ئەو چێژەیە خۆی چێژ لە هوەرە زۆر گرنگە یعنی چێژ ئەبێ هەبێ لە هەموو دۆخێکە ئەگەر لە باری زەینی بێ ئەگەر لە باری سایکۆلۆژی بێ ئەگە حتا باسی فەلسەفە بکەیت ئەبێ لە هوەرە چێژی لەگەڵ بێ یعنی برێخت کە یەکێکە لەوانەی شانۆگەرەکانی بە شانووی فێرکاریە تعلیمیە ئەڵێ ئەبێت چێژی لەگەڵ بێ ئەبێت چێژی لەگەڵ بێ بەڵام ئەگە بەتەنیا چێژیش بوو نابێ بە هوەر چکە توانین چێژ ئەگە بیکەی بە پێوەەر ئەو وەختە ئەبێ بە شتێکی زۆر بڵێن ڕووکەش سەتحیە بێ قوڵ نابێ زۆر ڕاستە دکتۆراکە لەسەر بایۆمیکانیک لە میتۆدی دەرهێنەری ڕووسی مایەرهۆڵد ئەگەر باسێکی ئەماوان بۆ بکەیت چکە لەوانەیە هەنێک لە بینێران نەزانن ئەو شتە چی بایۆمیکانیک با بڵێن ڕێبازی مێرهۆڵد ئەوە ڕێبازێکی زۆر جیهانیە من زۆر باس ئەگەڕێمەوە سەر قسەیەکی پرۆفیسۆری ئەمریکی کە پسپۆرە لە شانۆی ڕووسی بە ناوی میل گۆردن میل گۆردنەڵێ لە شانۆیە دوو نهێنی هەن یەکێکیان ستانسلافسکی ئەویتریان مایەرهۆڵدە ئەگەر بڵێن نهێنیەکە لا بێن وشەی نهێنی بڵێن دوو ڕێباز هەن دوو ڕێبازی زۆر زۆر گرنگ لە بەرجەستەکردنە ئەویش ستانسلافسکی و مایەرهۆڵدە یەکەمیان زۆر سایکۆلۆجیە بڵێن لە هەستەوە دەست پێەکە بۆ کردار و بۆ هەر شتێک لەسەر شانەوە دووەمیان مایەرهۆڵدە کە تەلەبەی خۆی بوو و لێی جیابووە سیستەمێکی دانا قوتابخانەیەک یا ڕێبازێک ڕێبازەکە لە کرۆکە کاری ئەکتەرەکەی پێ ئەڵێن بیۆمیکانیک کارکردنە ئەولەویەتدانە بە جەستە ینی وا بێ جەستەی ئەکتەر بینراو بێ لە جوڵەکانی لە ئاماژەکانی مەبەست بپێکێ ڕێک و ڕەوان بن و لە هەمان کاتە جوانیش بن ئێستاتیک بن یعنی با بڵێن جۆرە پەیکەرسازیەک لە جەستەی ئەکتەرا هەبێ کە خەڵک چێژی لێ ببینێ و پێ ئەوترێت جەستەی بینراو کەڵەن جەستەی بینراو ینی ئەو جەستەیە کە تێکست و دەقی شانۆیەکە یا هەر دەقە کە لەسەر شانۆ بەکار ئێدرێت بە جوڵە و بە ئاماژە تەرجەمە بکرێ وەک چۆن با بڵێ میوزیسیانێک ئاوازەکەی بەچیە نووسێ بە نۆتە بە نۆتەی نووسێ ئەکتەریش ئیشی ئەوەیە ڕۆڵەکەی بە جوڵە و بە ئاماژە بنووسێت ئەمجا لە بیۆمیکانیکە بە پێچەوانەی سیستەمی بڵین دەروونزانی یا سایکۆلۆژی لە حقیقەتە ئەمە لێرە بایەخی تەواو ئەدرێ بە جوڵە و بە پێگەی جەستە و بە ئاماژەکان بەوەی کە ئێمە پێڵن زمانی جەستە بەڵام ئێمە لە شانۆیە پێڵن پلاستیکای جەستە لە جوڵە و لە بێدەنگیشە یا با بڵێن نەجوڵەشە زۆر زۆر ڕاستە یەک پرسیار لێرە بۆچی لە کوردستان وەرکشۆپە نییە ساڵانی دوایی هەمە بەس کەمن بێگومان ئەوەش کەوتۆتە سەر داخوازی ویست و داخوازی پەیمانگاکان کۆلیجەکان بەڕێوەبەرەکانی بەڕێبەرایەتی شانۆ یا بەڕێبەرایەتیەکان ئەوان ئەوەندەی داوایان لە من کردبێ من درێخیم نەکردووە و ئامادەم بۆ هەموو کارێک لەگەڵ ئەو قوتابخانانە بەڵام لە ڕاستیشە ئەوانەی کە زۆر داوای منەکەن زۆر مەغریب بووە تونس بووە بەحرین بۆ ئێستا بەحرین مانگی دە داوایان لێکردن بگەڕێمەوە ئەوانەی لای خۆمان دیارە کەمتر پێویستیان پێایە یان ڕەنگە ئەیزانن پێویستیان پێ نەبێ ئەوە شێ بەڵام لە ڕاستیە خۆی من چەند وەرکشۆپێکم کرد لە ساڵی پار بوو وابزانم لە پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی لەمەیان زیاتر دەست پێشخەری کردووە ئەوە بڵێن ئەو سەرگەڕێتەوە بۆ شاری پایتەختی ڕۆشنبیری کە باسمان لێوە کرد یعنی درێخیان نەکردووە بەڵام ئەو وڵاتانەی ئەو شوێنانەی کە منیان بان کردووە بە حقیقت باز لەوەکەن کە کاریگەری وەرکشۆپەکان چەند هەبووە لەسەر ئەکتەرەکانیان چەند هەبووە لەسەر شانۆکارانیان ینی زۆر هەڵسەنگاندنی باشیان بۆ کردووە
ئەو هەڵسەنگاندنانە وای لێ کردوون ئەوان هەموو ساڵێک ئەی بۆ نمونە لە مەغریب لەم 20 ساڵی دواییە کەم ساڵ هەیە من مانگە 2 مانگ لەوێ نەبوو بێتم داوایان لێ نەکردوم کاریان لەسەر لە کاتێکا لە کوردستان لە ڕاستیان بە خۆبەخشیش ئەیکەم ینی پێم گوتون خۆبەخش ئێستا لێرە لەم کەناڵی ئێوەواڵێ خۆبەخش هەر پەیمانگایەک بوونە جوانەکان یان کۆلیژ یا حتا بەڕێوەبەراتەکان بیانوێ من خولی ڕایەنانیان بۆ بکەمەوە لە چی لە ئەکتینگ چی لە دەرێنان لێرەوە ئەیڵێم من خۆبەخش ئامادە بەڕاستی مەجی دەستخۆشی و زۆر سوپاسی جەناب دەکەین هیوادارین ئاگیان لێبێت لەوەی کە کەسێک بتوانێت ئەو پەیامەی تۆ بگەێنێک ساڵێک ڕاگری کۆلیژی هونەر بوویت دوای ئەو ساڵا دەست لە کارکێشایە هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەوە بوو من هەندێ داخوازیم هەبوو داخوازی کاڵین داخوازی زمانمان نایێنێ ئەوە زۆر گرنگە ئەسانی هەندێ بێگومان کە هاتە سەر و تازەی بکەمەوە گوتم من تازەیەکەمە بەڵام بە مەرجە ئەم مەرجانەم هەیە داخوازیەکانم ئەوانن جێبەجێیان بکەن بۆمان گوتیان ناکرێت یعنی ئەمایەوە من ئەبووم بە ڕاگرێک بەڵام بێ ئەوەی بتوانم شی باش بکەم بێ ئەوەی بتوان گۆڕانکاری دروست بکەم کێشەکەیش ئەوە بوو بۆ من ئەوە قورس بوو چونکە پێش من ئەوانەی پێش من و دوای منیش ئەوانەی کە ڕاگر بوون لە کۆلیجی هونەر یا ئەوە تا دکتۆر بوو لە کشت و کاڵ یاوە تا دکتۆر بوو لە زمانی ئینگلیزی یاوە تا دکتۆر بوو لە ئەندازیاری هیچی پسپۆر نەبوون لە هونەرە من یەکەم ینی با بڵێن دوای ئەوەی لە دامەزرێنەکەی باشتی دکتۆر محەممەد عارف بوو ئەوە نەرمەند و شێوەکار و بەڵام پاش ئەوە هەرچی دکتۆر هاتووە بووە بە ڕاگر لەوێ هیچیان پەیوەندیان بە هونەرەوە نەبووە بەیزنەوە من تاکە کەس بووم کە بڵێم پسپۆر بووم لە هونەر ئەبواە گۆڕانکاری باش دروست بکەم ئەبواە ینی وەک هونەرمەندی ڕاگر بم نەک هونەرمەند ڕاگر بم بەس بۆ ئەوەی ینی ڕاگرایەتی پۆستێکە ئەوە بۆ من نەئەگونجا بۆیە داوام لێکردن کە ئەم شتانە بکەین ئەمساڵ ئەگەر ئەم شتانەکەن شتەکانی زۆر سادە و با بڵێن پێویستی بۆ نمونە هۆڵ بۆ ڕاهێنان بۆ نمونە هۆڵ بۆ نمایش بۆ نمونە ژوورەکان چاک بکرێن پەنجەرەکان چاک بکرێن سپلیتیان هەبێ یعنی ڕۆژی وا هەبووە بۆ نمونە کە باران ئەباری وزستان بوو لەسەرما تەلەبەکان خۆیان ئەچن سۆپایەکیان ئەکڕی ئەو هەبە دیارەوەدا ئەنیشتن ینی نەئەکرا ینی بیرم لێ ڕۆژە وەزیری خوێنی باڵا دکتۆر دلاوەر سەردانی کردین کە سەردانی کردین خۆشبەختانە ئەو ڕۆژە باران بوو زۆر باش بوو ڕۆژێکی زۆر ساخار بۆی ببینێ گۆلاوی ناو کۆلیژی هونەر خەڵک بازیانەدا بەسەر ینی ئەمجا کاتە ژوورەکان تەماشای کرد ئاواتە لە ئاوادانیشون لە بەشی شێوەکاری پەنجەرەکان شکاون ئاو دێتە ژوورەوە دکتۆر باسی ئەوەی کە گوتی لەگەڵ دڵنیایی جۆری چۆنن دکتۆر دڵنیایی جۆری چی تەماشای ئەوە ساو کە جارە سپلیتمان بۆ بکردن پەنجەرەکان چاک بکەن ئەمجا دوایی باسی ئەوەکەین پاش داواکارەکان زۆر سەرەتایی زۆر سەرەتایی بوون زۆر سەرەتایی یعنی لە خوێندنگایەکی مناڵانە ئەبێت ئەو شتانە هەبێت جاوەرە لە کۆلیژی هونەرە کە قوتابیەکانیان پێویستیان بە بیرکردنەوە و ریلاکسیەک و لە شێوازێکی هەیە بەڕاستی ئەمە جێدا ئەمە جگە لە ئاستی ئەکادیمیکە ئێستا باسی ناکەم چکە زۆر قسە هەڵەگرێ ئەوەیان کە ئەویش بۆ خۆی ئەوایە چارەسەر بکرێ و چاک بکرێ و بەڵام بەداخەوە پاش ئەو خۆناخش ئێستا خراپتریش بووە یعنی ئێستا خراپترە باشتر نییە بەتابێت لە ڕووی ئەکادیمیە ئەو منەڵێم بەڕاستی جێگەی داخ ئەوەی بۆیە بۆ من ئەبوو بە نەنگی ئەبوو بە ینی بەردەوام باەن بەو وەزعا و بەو بارودۆخە باش نەبوو بۆ من تەنها تۆ هەبوو ئەو پێشنیارەوە هەبوو داواکار و مامۆستاکانی تر کەس کێشەی نەبوو بڕوان ناکەم چونکە زانی بۆ ڕاگرەکانی کە ئەگەیان لەم شتانە نەبووە چکە ئەوان بەڕاستی پسپۆر نین یعنی پسپۆر ئەو بابەتە نین نازانن هۆڵی ترینینگ ئەبێت چۆن بێ هۆڵی نمایش ئەبێت چۆن بێ کەرەستەکانی بێگومانەمە هەر شانۆ نییە بەشی شێوەکاریە بەشی سینەمایە بەشی موزیکە هەموو ئەوانە
بێ چەند قورزێ بۆ ئەوان کە تۆ بتانی دوێنەیە بکێشیت و پەنجەکانت تەزی بێت بێگومان ئەمجا بەشی مۆسیقا ئەوە مەپرسە کە لە هەموو وڵاتێکە بەشی مۆسیقا هەر قوتابیە کابینەی خۆی هەیە کابینەکان بە شێوازێ دروستکراون کە دەنگ نەڕوە کە بە فلین دروستکرا بن یعنی ئەمجا ڕاگر لە دوای ڕاگر کە دێت پسپۆر نین ئەوانە بۆ خۆی کێشەی زۆر گەورن. بۆ چوونی جەنابە پێ وایە وەزارەتی ڕۆشنبیری ئەو ئەرکەی لەسەر شانێتی جێبەجێ کردووە یاخود کەم تەرخەمە سەبارەت بە خوێندنی باڵا بڵێن کۆلیژی خوێنی باڵایە نەک وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ گومان وەزارەتی ڕۆشنبیری و کولایانی ئەوەی کە ئەو دام دەستگایانی کە هەمانە بۆ کاری هوەری بۆ شانۆگەری بۆ کۆنسرت بۆ هەموو ئەو بینانە ئایا کارێکی خۆیان جێبەجێ ئەەکەن یاخود نەخێت کەم تەرخەمن خۆی کەم تەرخەمی هەیە بێگومان بەڵام لەبەر ئەوەی پلانی ڕۆشنبیری پلانێک نییە لە بڵێن بودجەی تایبەتی خۆیە بێ و ئێمە لە بنەڕەتە شتێکمان نییە بە ناوی سیاسەتی کولتوری خۆی سیاسەتی کولتوری ئەمانە چارەسەرەکە من یەکەم کەس بووم لە وەزارەتی ڕۆشنبیری کە ڕاوێژکار بووم سیاسەتی کولتوری بە هین نووسیەوە بە چاپکرا بە نامیلکەیەک نێرا بۆ پەرلەمانیش بەڵام لە ڕاستیە ئەو سیاسەتی کولتوریە یەکەم ئیشی پێ ناکرێ دوو نەکراوە بە شتێکی جددی و لەسەر هیچ پلانێک ناڕێن لە سیاست تا شتێکی پێوتێ دەستور دەستور ئەگەر کێشێک بێ ئەگەڕێنەوە بۆ دەستور لە ڕۆشنبیری و لە ژیانی ڕۆشنبیری و لە بزاوی ڕۆشنبیری شتێکی پێوتێ سیاسەتی کولتوری کە کێشەیەک دروست بوو ئەگەڕێنەوە سەر سیاسەتی کولتوری بزان بە پێی ئەوە ئەڕایە بە پێی ئەوە ناڕە لادان هەیە لادان نییە ئێمە تا ئێستا ئەو سیاسەتی کولتوریەمان نییە لەبەرەوە هەرچی بڵێن هەرچی بکەین ئەگەشتی باشیش بکەین کاتیە یا بە سدفە کردوبانە یا بە ڕێکەوت کردوبانە یا لەسەر داخوازی یەکێک بەڵام ناچێتە ناو پلانێکی ڕۆشنبیری کە نیشتیمان نەتەوە میلەت بۆ ئایندەی بۆ مسۆگەر بێ لە بزاوی ڕۆشنبیریە هەموو جارە دانیشتنێک گەر لەم پرۆگرامەشانە بێت لە دانیشتنی هونەرمەندانیش کە دانیشین لە کۆتاییە زۆر خەفەتە خۆین و دەردەدڵی ئەەکەین ئەمڕۆژ بە هەمان شێوە بوو ئەمڕۆژ هەر نانە قسەکەی من لەسەرەوەیە ئەچینە سەر هەر شتێک کێشەی دنیای تایە کێشەکانیش لە کۆنەوە لەو کاتێک کە جەنابە سەفەرە کردو ئێرە بەجێشتووە هەتا ئێستا هەمان کێشە دووبارە ئەبێتەوە لە ئێستا ئەتوانین ئاسانکاریش زۆر هەیە لە چاو کۆنا هیوادارین ڕۆژێک بێت دانیشین پێ بکەنین لەوەی کە ژیانمان چەند خۆشە هەموو هونەرمەندێک قاعەکانمان چەند جوانە چەند ئەتوانین بە ڕیلاکسی شانۆگەریە بکەین کێشەی پارەمان نییە کێشەی ئەوەمان نییە کێشەی ئەوەمان نییە هیوادارم ڕۆژێک بێت و پێکەوە جارێکە ئاوا دانیشینەوە و بتوانین کاری زیاتر و بەهرەی زیاتر دروست بێت لە هونەری کوردیە دکتۆریانە مەشتێکی وامان نەماوە ئەگەر پەیامێکت هەیە زۆر پێم خۆشە ئەوە کامێرەی جەنابتە و پەیامەکە بڵیت زۆر سوپاس بۆ ئەم بەرنامە جوانە من پەیامێکی زۆر سادەم هەیە بۆ قوتابیانی هونەر بەگشتی شانۆش بە تایبەتی تا بۆتان نەکرێ وا هەوڵبن وا بخوێنن بەرەو پیشەمەندێتی بڕۆن پسپۆڕێتی من هەموو ڕەوتی ژیانم سۆراخ بۆ بە دوای پیشەمەندێتی بە دوای ئەکادیمی بوون بە دوای پسپۆڕی بوون بە شێوەیەکی ڕاستەقینە نەک گەڕان و سۆراخ هەوڵدان بە دوای بڕوانامە بڕوانامە باشە بە مەرجێک ڕاستەقینە بێ پسپۆڕێتی تیا بێ و بە شێوازێکی زانستیانە بێت زۆر بەخێر هاتیت و زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ جەناب لە لامان میوان بیت بینەران هەفتەی داهاتوو پێتان شادە بمەوە خواتان لەگەڵ دکتۆر گیانەیە خوا بەخێر سپاس بەخێر هات